سڵاوتان لێبێ بەڕێزان ئەو کاتتان باش خۆشحاڵین لە ئەکادمیای مەگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە لە هەینیەکی تر بۆ پێشکەشکردنی پوختەی کتێبێکی بەسوود. ئەم هەینیە کتێبی ژمارە 19ەم پێشکەشی ئەوەی بەڕێز دەکەین کە ناونیشانەکەی بە ئینگلیزی وەکو لەسەر شاشە دیارە The Energy Code: How to Eliminate Fatigue and Stay Energized All Day. واتە کۆدی وزە یاخود نهێنی وزە چۆن دەتوانین ماندووبوون لەناو ببین و بە درێژایی ڕۆژیش پڕوزە بمێنینەوە. ئەم کتێبە بەڕاستی بابەتی سەرەکی ناوەڕۆکەکەی بریتیە لەوەی کە ماندووبوونی زۆر و بەردەوامی مرۆڤەکان پەیوەندی زۆر بەوە نییە کە زۆر کار دەکەن، بەڵکو بە خراپ بەکارهێنان و خراپ بەڕێوەبردنی وزەیانە کەوا دەکا بەهۆی چەند ڕەفتارێکی نەگونجاو و نەشیاو یان بێ ئامانج ئەو وزەیە لەناو بچێت. لەم کتێبەدا باز لە سیستەمێک کراوە، چەند ڕێو شوێنێک و هەنگاوێک کراوە کە بەهۆیەوە مرۆڤ دەتوانێت بەردەوام ئەو وزەیە خۆی ئاراستەی بکە، هەروەها بە چالاکیش بمێنێتەوە، بە تایبەتی کاتێک کە تۆ خۆت لە بارودۆخی ماندووبوونێکی کاردانەوە لەسەر بنەمای کاردانەوە دەگۆڕیت بۆ بەڕێوەبردننی وزەکەت بە شێوەیەکی ئامانجدار و بەمەبەست. چەند خاڵێکی گرنگ لەو کتێبە بەسوودەدا باس کراوە بەڕاستی کە ئەوانش یەکەم دەبێ بزانین وزەمان لەکوێ بەفێڕۆ دەچێت، ئەو وزەی کە ڕۆژانە هەمانە لەکوێدا دەڕوا، بەکوێدا گوزەر دەکا و بەرهەمی نابێت. زۆر جار ماندووبوون و شەکەتی لەو هەڵە و لەو ڕەفتارە بچووکانە دەکا کە ئێمە دەبێتە هۆی بەفێڕۆدانی وزەمان، وەکو بۆ نمونە زۆر گۆڕینی کارەکان، کاری ناتەواو یان تەواو نەکردنی کارەکان، هەروەها هەندێک جاریش گەڕانی ناپێویستی ئەو تۆڕە کۆمەڵایەتی و ئەو تۆڕە دیجیتالیانەی کە لە چواردەوری و لە ژیانماندا. ئەم کتێبە جەخت لەوە دەکاتەوە کە بۆ ئەوەی ئێمە کەسێکی بەرهەمدار و پڕوزە و چالاک بین، ڕەنگە پێویستمان بە ئیرادەی زیاتر نییە، بەڵکو پێویستمان بەوەیە بین دەستنیشانی ئەو شوێنانە بکەین کە سەرنجمان پەردەکەن، ئەو لایەن و ئەو کەلێنانە بدۆزینەوە کە دەبنە هۆی بەفێڕۆدانی وزەکەمان. خاڵێکی تری گرنگ ئەوەیە لە کتێبەکەدا باس دەکا بۆ ئەوەی چالاک بین، بۆ ئەوەی وزەکە لەدەست خۆمان و بە ئاراستەی خۆمان بڕوا، دەبێت ئێمە ئەو نەریت و ئەو ڕەفتارە بشکێنین کە وەکو هۆگری هۆرمۆنی دۆپامین یان هۆرمۆنی دڵخۆشبوون یعنی ببێتە مەبەستمان. بۆیە ئەگەر ئێمە هەر بە دوای خۆشی کاتی و پاداشتی کاتی وەکو بۆ نمونە گەڕانێکی سەریعی نێو سۆشیال میدیا بەس بزانیت چی هەیە، ئەوە دەبێتە هۆی بەڕاستی کەمترکردنەوەی ئاستی ئەو وزەیە کە ڕۆژانە هەتا، هەروەها دابەزاندنی ئاستی ئەو کارەی کە دەیکەی، چیتر ناتوانی بە قوڵی کارێک بکەی کە واتادار بێ بۆ تۆ. بۆیە زۆر گرنگە بتوانین دووبارە پرۆگرامی ئەو شتانەی کە دێتە مێشکمان و دێتە بەرچاومان و کاتی بۆ تەرخان دەکەین دابڕێژینەوە. ئەمەش دەبێتە هۆی ئەوەی ئەمە بتوانین بە تەرکیزەوە بە فۆکەسەوە کار بکەین و توانامان لە دەست خۆمان بێ و لە دەستمان نەچێت. خاڵی سێم و گرنگ کە لە کتێبەکەدا باس کراوە ئەوەیە کە
ئێمە سنوور دابنین. سنووردانان بە شێوەیەکی استراتیژی کاتێک کە ئەتۆ ئەو وزەیە وەکو سەرچاوەیەک سەیر دەکەی، تۆ دەبێت سنوور دابنەی بۆ ئەو کەس و لایەن و ڕەفتار و کردەوانەش کە پێویستیان بە وزەیە توێ. ناکرێ وزەکەت لە هەر شتێک سەرف بکەیت، لە هەر کەسێک سەرف بکەیت، لە هەر ڕەفتارێک سەرف دەکەی. بۆیە دەبێت سنوور دابنەی بە شێوەیەکی استراتیژی، واتە بە شێوەیەکی مەبەستدار و ئامانجدار، تاکو وەکو پابەندیەک لەسەر خۆت دروستی بکەی بۆ ئەوەی ئەتۆ خۆت بڕیار بدەی ئەو بەشەی کات و وزەیەت بۆ کامەشت، کامە کار تەرخان دەکەی. بە تایبەتی هەروە ئەو شوێنانەش دیاری بکەی کە کەس ناتوانێت پێت بگا کاتەکەت بۆ کارەکە داناوە، بۆ کارێکی دیاریکراو داناوە، کە ئەمە وا دەکات تۆ دوور بکەویتەوە لەوەی کە کەسی دەرەچی، کاری دەرەچی، ڕەفتار و ژینگەی دەرەچی کاریگەری هەبێ لەسەر ئەو نەخشەی کە تۆ دایدنەی، لەسەر ئەو ئاراستەی کە تۆ هەڵی دەبژێری بۆ تەرخانکردنی ئەو وزەیەی کە وەکو سامانێکە لەبەردەستت. خاڵێکی تری گرنگ کە لە کتێبەکەدا باس کراوە ئەوەیە کە تۆ سیستەمێکی تایبەت بە وزە ڕۆژانە بۆ خۆت دابنێ. سیستەمێک بێ تایبەت بێ بە ئاراستەکردن و چۆنیەتی بەکارهێنانی وزەکەت. بۆ نمونە کۆنتڕۆڵی بەیانیان زۆر گرنگە ئەتۆ کاتێک تەرخان بکەی لە دوای هەستانت لە خەو بۆ ئەوەی تۆ لەو کاتەدا بەبێ هیچ پچڕانێک ئامانجەکانی ئەو ڕۆژەت دابنەی، نەک تۆ تەنها چاوەڕێکی بزانی لە سۆشیەل میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە ئینبۆکسی ئیمێلەکان چی هەیە، تۆ کاردانەوەت هەبێ بەرەو ئەو شتانەی کە دێتە بەرچاوتیان، ئەو شتانەی کە بۆت نێردراوە. ئەوانەی ئیمێلت بۆ دەنێرن، ئەوانەی نامەت بۆ دەنێرن، ئەوە بەرنامەی خۆیان داناوە. ئەتۆش نابێ بەرنامەکەی خۆت لەسەر وەڵامدانەوە و کاردانەوەی ئەوانە بێ، بەڵکو تۆش ئەو کاتەی بەیانیان، ئەو کۆنتڕۆڵەی بەیانیان دابنێ بۆ ئەوەی بەرنامەی خۆت دابنێ. ئەوە یەکێک لە بەشەکانی سیستەمی وزەی ڕۆژانەی تۆ بێ. دووەم هەنگاویش بریتیە لە دووبارە داڕشتنەوە و یان دووبارە ئاراستەکردنەوەی نیوەڕۆ یان ناوەندی ڕۆژەکە. زۆر جار لە ناوەندی ڕۆژدا ئێمە هەست بە ماندووبوونێک دەکەین، بۆیە دەبێت لەوێشدا برێکێک هەبێ، کورتیش بێ، وچانێک هەبێ کە بەبێ تەکنەلۆجیا، بەبێ کارتێکەرە دەرەچیەکان، بەبێ هۆکارە دەرەچیەکان تۆ بتوانی ئەو ئامانجانەی دادناوە بزانی ئایا بەرەو ئەو ئاراستا نانگاودنەی کە دادناوە بەرەو ئەو ئامانجانەیە یان بەلاڕێدا چووی بۆ ئەوەی تاکو درەنگ نەکەوتووە تۆ خۆت بێنیتەوە سەرسکە، دیسان وەکو گوتمان تاکو بە درێژایی ڕۆژەکەش بتوانی پڕ بەرهەم و چالاک و پڕوزەبی. لە کۆتایی ڕۆژەکەش یان لە ئێوارەکەش پێی دەڵێن وەکو دەڵێ هەڵسانەوە یان خۆ بارگاویکردنەوە. لێرەشەوە لە ئێواران لێرەشەوە تۆ لەو ئێوارە چالاکە و با بڵێن یان پشتبەستوو بە کەسان و بە کاردانەوەی ترەوە دێ دەرەوە، بەڵکو تۆ دەتەوێ خۆت ئامادە بکەی بۆ ڕۆژێکی تر، بۆ ڕۆژێکی پروزەی تر، کەواتە ئەو ئێوارەیە بەکاردەهێنی بۆ پاراستنی وزەکەت، هەروەها بۆ بارگاوی بوونەوە بۆ ڕۆژی داهاتوو یان بۆ ئامانج و بۆ مەبەستی داهاتوو. کەواتە سیستەمەکە لە سێ بەرگە پێک دێ ئەگەر دەتەوێ سیستەمێکی تایبەت بە وزەی ڕۆژانەی خۆت هەبێ. سەرەتا کۆنتڕۆڵی بەیانیان، دووەم دووبارە ئاراستەکردنەوە و داڕشتنەوەی ئەو وزەیە لە نێوەڕۆیەکەی، سێمیش هەڵسانەوەی یان وەکو دەڵێ بارگاویکردنەوەی ئێوارانیش بۆی ئامادە بێ. ئەگەر ناتۆ هەر لە بەیانی تا ئێوارە بە هەمان ڕتم کار بکەی، بە دڵنیاییەوە بۆ بەیانیەکەی ناتوانانی بەو شێوەیە کار بکەیت، زۆر هیلاک دەبی لە بەرەوەی پێویستت بە بارگاویکردنەوە هەیە. خاڵێکی تری گرنگی ئەو کتێبە ئەوەیە
کە بۆ ئەوەی بگەی بۆ مەبەستەی کە کۆد و نهێنی وزەی خۆت بزانی ئەوەیە کە تۆ گۆڕانکاری لە ناسنامەی خۆت بکەیت. تۆ لە کۆتا هەنگاوی ئەو کارەدا ئەوەیە خۆت چۆن دەبینی. نابێ خۆت وەک کەسێک ببینی کە بەردەوام ماندووە، بەڵکو دەبێ وەک کەسێک خۆت وێنە بکەی کە کەسێکە بە شێوەیەکی چالاک هەموو ئەو وزەی هەیەی ئاراستەی دەکا، هەروەها پارێزگاریشی لێ دەکا، هەروەها چەند هێندیشی دەکاتەوە. ئەگەر تۆ ئەم گۆڕانکاریە لە ناسنامەی خۆت بکەی، ئەوە دەبێتە کەسایەتی تۆ، هەروەها دەبێتە ڕەفتارێکی ڕۆژانە و نەریت و خوویەکی کەسی تۆ کە پێی دەناسرێتەوە، نەک کەسێک بێ کە زۆرت لێکرابێ ئەم ڕەفتارە بکەی یان ئەم نەریت و خووە لە خۆتدا جێگەی بکەیتەوە. بۆیە گرنگە گۆڕانکاری لەو خۆدواندن و لەو خۆناساندنە بکەی کە بە خۆتی دەڵێی مەڵێ من کەسێکی بەردەوام ماندووم، بەڵکو من کەسێکم کە بەردەوام دەزانم ئەو وزەی هەمە چۆن ئاراستەی دەکەم، چۆن پارێزگاری لێ دەکەم، چۆن چەند هێندی دەکەم و زیادی دەکەمەوە و بارگاوی دەکەم. بەم شێوەیە دەبێتە نەریت و دەبێتە خوویەکی ڕۆژانەی تۆ. لە بەشی کۆتایی کتێبەکەدا بە پوختی کتێبەکە باس لەوە دەکا کە وزە شتێکە تۆ دەتوانی بنیادی بنەی دروستی بکەیت، دەتوانی پارێزگاری لێ بکەیت و دەتوانی ئاراستەی بکەیت. بە تایبەتی تر کەی ئەگەر تۆ بتوانی ئەو شتانە لە خۆت دەربهێنی دوور بخەیتەوە کە دەبنە هۆی بەفیڕۆدانی ئەو وزەیە. ئەمە دەبێتە هۆی دروستکردنی مەساحەیەک، دەبێتە هۆی دروستکردنی شوێنگەیەک پێگەیەک بۆ ئەوەی تۆ بتوانی پارێزگاری لە چاڵەکیەکانی خۆت بکەیت، هەروەها لە بەرهەمداری خۆشت بکەیت. زۆر جار کەسانێک هەن پێیان وایە کە مەڵتی تاسکین واتە زۆر کارکردن و زۆر گۆڕانکاری لە کارەکان ڕەنگە بە خاڵی بەهێز ببین. لەلایەک ئەوە ڕەنگە ڕاست بێ، بەڵام زۆر گۆڕانکاری لە کاردا لە ناو کار پێشەوەی یەکێک تەواو بکەی، بەڕاستی ئەوە دەبێتە زیانێکی گەورە بۆ تەرکیزی تۆ، چونکە هەر کاتێک تۆ گۆڕانکاری دەکەی لە ئەنجامدانی کارێک یان لە کارێک بۆ کارێک دەگوازیەوە، لە ئەرکێک بۆ ئەرکێک دەگوازیەوە، ئەوە مێشکی تۆ پێویستی بەخۆ ئاشناکردن و بەخۆ گونجاندن و بە دووبارە تەرکیزکردن و بە بنیادنانی ئەو بەستێن و کۆنتێکستەیە کە کاری تێدا دەکات. خۆ شێوەیەکی ئۆتۆماتیک نییە، بۆی ئەوەش وزەی پێویستە. ئەمەیان ئەم پرۆسەی زۆر گۆڕانکاری کردن لە ئەرک بۆ ئەرکێک پێشەوەی تەواو بێ، بەڕاستی باجەکەی وزەیە، باجەکەی ماندووبوونە کە دەبێتە هۆی بەفیڕۆدانی ئەو وزە زۆرەی کە تۆ هەتە، کە ئەمەش دەبێتە هۆی هەبوونی فۆکەس و تەرکیزێکی پچڕ هەروەها ماندووبوونێکی مێشکی زۆریش. ئەگەر ئێمە زۆر خۆمان بە سۆشیال میدیا و بە پرۆگرامە دیجیتاڵیەکان و ڤیدیۆی کورت و یان ئەو نۆتیفیکیشنانەی کە لە بۆمان دێ بۆ نامەیەکە بۆ ئیمێڵەکە یان بۆ هەر ئەپلیکیشنێکە کە دێتان داناوە، ئەوە دەبێتە هۆی دووبارە داڕشتنەوەی کارکردنی مێشکی تۆ کە ئەمەش پێویستی بە وزەیە. ئەمەش وا دەکات تۆ بەدوای پاداشتی کاتی دابگەڕێ یان بەدوای دڵخۆشی کاتی دابگەڕێ کە هیچ بەرهەمێکیشی لێ نایە. ئەمەش دەبێتە هۆی دیسان ماندووبوون و شەکەتی. کەواتە تۆ بۆ ئەوەی وزەی خۆت ئاراستە بکەی پێویستە دوور بکەویتەوە لەو کار و کردەوە و ڕەفتار و خوانەی دەبنە هۆی بەفیڕۆدانی بەوەی کە تۆ یەکەم جار بیناسی. زۆر جاریش ئەو ژینگەیەی کە تۆ کاری تێدا دەکەی، کە تۆ ژیانی تێدا بەسەر دەبەی، کە تۆ
دەوامی تێدا دەکەی زۆر کاریگەری هەیە لەسەر چۆنیەتی ئیدارەدان و بەڕێوەبردننی وزەکەمان. بۆ نمونە ئەگەر تۆ لە ژینگەیەکی کە پچڕێنەری زۆرە کە هەموو شتێک ڕەنگە لە کاتێکدا ببێتەوەی پچرانی فۆکەسی تۆ، ئەوە بەڕاستی ژینگەیەکە کە تۆ ناتوانی وزەکەت بە کەیفی خۆت و بە ئاراستە و بە ئامانجی خۆت دابڕێژیتەوە. بۆیە ئەمانە وا دەکەن وزەکەت بە فیڕۆ بچێ، وزەکەت لە ناو بچێ بەبێ ئەوەی تۆش هەست بکەیت. بۆیە ئەو شوێنەی کاری تێدا دەکەی هەوڵ بدە سادەی بکەیەوە، هەوڵ بدە پچڕێنەری بینرا و بیسترا و هەموو هەستەکانی تێدا زۆر کەم بێتەوە. ئەمە چونکە بەڕاستی کارێکە دەبێتە هۆی باشترکردنی چۆنێتی ئاراستەکردنی ئەو وزەیە کە لەبەردەستی ئێمەدایە. وەکو گوتیشمان ئەو سنوورەی کە تۆ دایدنەی بۆ ئەو کاتانەی کە بۆ خۆت تەرخانت کردووە بۆ کارەکانت بەبێ پچڕان، دەبێ پابەندبی پێوە تاکو دەبێتە خویەکی خۆکارانە یان ئۆتۆماتیک کە دەتوانی کاری تێدا بکەی بەبێ ئەوەی بپچڕی، بەبێ ئەوەی فۆکەست پەرد بکرێ و بەلاڕێدا بڕوە. هیوادارین ئەو کتێبەش هاوشێوەی کتێبەکانی تر سوودی هەبێ بۆ ئێوەی بەڕێز. لەگەڵمان بن لە هەفتەکانی داهاتووش کتێبی زۆر باشی ترمان بۆ ئامادەکردن. ئەگەر تۆ وەکو گوێگرێکی ئەو پوختەی کتێبانە و مێگامایند پلس سوودت بینیوە، دەتوانی سەبسکرایبی ئەو چەناڵە بکەیت، هەروەها بۆ هاوڕێ و هاوپیشە و ئازیزانتی بنێری بۆی ئەوانش سوودی لێ ببێنن. دووبارە زۆر سوپاس بۆ گوێگرتنتان، کاتێکی خۆش و هەر کامەران.